بەشی سێهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی ڕووداوەکانی سووریا، ناکامیەکانی کۆماری ئیسلامی و ئاسۆی شۆڕش. خاڵی هەشتم: بزوتنەوەی ژنان، هاوشانی بزوتنەوەی کرێکاری یەکێکە لەو بزوتنەوانەی کە ترسی مەرگی خستۆتە دڵی دەسەڵاتدارانی ئیسلامیەوە. ئەم بزوتنەوەیە بە خۆڕاگری و نافەرمانی مەدەنی ژنانی ئازادپۆش، پرۆژە یاسای حیجاب و عیفافی کە ئێستا بۆتە یاسا لەگەڵ شکست بەرەو ڕووکردوێتەوە. کۆنسەرتی بوێرانەی پەرستوو ئەحمەدی بەبێ ڕەچاوکردنی حیجابی زۆرم لە بواری خەبات لە پێناو ئازادی جلوبەرگدا درێژەی خەباتی ژنان و پیاوانی ئازادی خواز بوو لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا. نواندنی ڕۆژی 21 سەرماوەزی 1403 ئەم هونەرمەندە لاوە لە کاروانسەرا سەرنجی ملیۆنان ئێرانی لە ئێران و لە سەرانسەری جیهان بەرەو لای خۆی ڕاکێشا و بووە هۆی شکڵگرتنی دەیان بەزافی هاوشێوە لە هەموو گۆشە و کنارێکی ئێران و بەڕێوەچوونی ئاهەنگی شادی و خۆشی کە بوون بە دڕکێک لە چاوی کۆماری ئیسلامیدا. ئەم هەنگاوە وەڵامێکی ددانشکێن بوو بە هەڵوێستە دژەژنەکانی خامنەیی و پارلەمانتارە کۆنەپەرستەکان و هەروەها کردەوەی دام و دەستگا سەرکوتگەرەکان لە دژی ژنانی ئازادپۆش. بزوتنەوەی ژنان جارێکی دیکە هێزی خۆی لە حوزوری 40 بۆ 50,000 بینەری ژن لە یاریگای نەخشی جیهانی ئیسفەهاندا نیشاندا. ئەم ژنانە بە جلوبەرگی اختیاریەوە لە پەنای یەکتردا دانیشتن و هاندەری تیمی دڵخوازی بوو. ئەم شارە گەورە کرێکاریە لەژێر کۆنتڕۆلی کۆنەپەرستترین باڵی ڕژیمدا هەرگیز ڕێگەی نەداوە هیچ ژنێک پێ بنێتە ناو یاریگایەکەوە کە پیاوانی نیوەڕوود شێبڕکیان تێدا کردووە. وتارەکەی ڕۆژی سێشەممە هەفتەی سەرماوەزی خامنەیی دەریخست کە وەلی فەقی ئاڵوگۆڕەکانی کۆمەلگای ئێران نابینێت یان ناوێت بیبینێت و هەروە لە داوی خەون و خەیاڵی کۆنەپەرستانە و تا سەر ئێسقان دژەژنی خۆیدا گرفتارە. بەڵام سەرەڕایم ڕاستیە ناوبراو لە ژێر گوشاری بزوتنەوەی ژنانی شۆڕشگێردا لەم وتارەیدا نەیتوانی لە یاسای نوێی حیجاب و عیفاف بەرگری بکات و هەوڵیدا بە گشتبێژی و لێدوانی ڕووکەش سەبارەت بە پێگەی ژن لە ئیسلامدا لایەنگری خۆی ڕازی بکات. خاڵی نوێهەم: وا پێدەچێت کە ئێستا ڕەوتەنارەکانی ناو دەسەڵات وردە وردە هەوڵ دەدەن بەبێ ئەوەی کە بە فەرمی ڕایبگەێنن نەک هەر خۆیان لەبەر یەککەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ وەلی فەقی ببوێرن، بەڵکو لەگەڵ ئەودا هێڵێکی نوێ بۆ ڕزگارکردنی کۆماری ئیسلامی بگرنەبەر. گرنگترین بنەمای ئەم هێڵە بریتیە لە پاشەکشەکردن لە سیاسەتی سەرکێشانەی دەرەوە و هەوڵدان بۆ ڕەخساندنی دەرفەت بە مەبەستی ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە. ئەگەرچی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە بە لەبەرچاوگرتنی شکستی سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵاتی ڕژیمی ئیسلامیدا، شکستی سیاسەتی قوڵایی استراتیژیکی ڕژیم و لەبەر یەک هەڵوەشانەوەی مێحوەری خۆڕاگری داڕمانی بەردەوام و ڕوو لە پەرەسەندنی ئابووری و ناڕزایەتی بەربڵاوی جەماوەری خەڵکی ئێران بە نیاز نین بە بێوەرگرتنی امتیازاتی جدی بچنە ناو دیالۆگ و دانوستان لەگەڵ ڕژیمی ئیسلامی. لەم ناوەدا ئۆپۆزیسیۆنی ڕاستی وابەستە بە هێزە دەرەکیەکان لە دۆخێکدا کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە هەموو بوارەکاندا بەدەست ناکارامیەوە دەناڵێنێ و هەروەها لە هەلومەرجێکدا کە سیاسەتی دەرەوەی ڕژیمیش لەگەڵ شکستێکی سەرشۆڕانە بەرەوڕوو بۆتەوە و هێزە دەرەکیەکانیش خەونی ئاڵۆزیان بۆ ئێران دیتووە، خۆیان بۆ پێشهاتە نوێیەکان ئامادە کردووە. پەیامی تاوانبارێکی داواکراوی وەک بنیامین نەتانیاهۆ کە دەستی خۆی و ئەرتەشە داگیرکەرەکەی بە خوێنی دەیان هەزار فلستینی سوورە و هۆکار و سەبەبکاری وێرانکاریەکی بەربڵاوە لە فلستین و لوبنان و سووریا بۆ خەڵکی ئێران نیشانەی نەخشە و پلانێکی مەترسیدارە کە بۆ داهاتووی ئێران لە بەرچاو گیراوە. قسەکردنی جنایەتکارێکی لەو شێوەیە لەسەر بزوتنەوەی ژن ژیان ئازادی سوکایەتیەکی ئاشکرایە بە شۆڕشی جەماوەری ژینە. بەڵام ئەم پەیامە بە دڵی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی دانیشتووی دەرەوەی وڵات و وابەستە بە پرۆژەی وڵاتە پاوانخوازەکانە. ئەوان چاوەڕوانی ئەوەن کە بە بوردمانکردنی ژێرخانەکانی وڵات لەلایەن ئەرتەشی ئیسرائیل و بە هاوکاری ئەمریکا و هەروەها پەرەسەندنی ناڕزایەتی گشتی زەمینەی داڕمانی دەسەڵاتی ئیسلامی بڕەخسێت و ئەوان بتوانن هاوشێوەی ئۆپۆزیسیۆنی وابەستەی سووریا بگەن بە دەسەڵات. ئۆپۆزیسیۆنی ڕاست بە سەڵتەنەتخواز و مجاهیدینەوە
بە درێژایی ساڵانی ڕابردوو لە خزمەت بە هێزە دەرەکیەکاندا کاریان کردووە بەو هیوایەی ئەو ڕۆژەی کە بە پشتیوانی ئەو هێزانە بتوانن حکومڕانی ئێران بەدەستەوە بگرن، بەڵام ئاخێزی شۆڕش گێڕانی ژینادەری خست کە جەماوەری خەڵکی ئێران فریوی پرۆپاگەندەی ئەو هێزانە و میدیای تەبلیغاتی وڵاتە ئیمپریالیستیەکان ناخۆن. لەم ڕۆوە پێناچێت ئەو هێزانە لە ناو جەماوەری خەڵکدا خاوەنی جێگە و پێگەیەکی ئەوتۆ بن. خاڵیدا قەیرانی حکوومەتی ئیسلامی و ئاسۆی شۆڕش لە ئێران، بەڵام ئەوەی لە قوڵایی کۆمەلگای ئێراندا دەگوزرێت لەگەڵ گەمەی دەسەڵاتە قازانجپەرست و چەوسێنەرەکاندا نامۆیە. ئێستا ڕووخاندنی شۆڕشگێڕانەی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران بە پێشەنگایەتی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و بە دروشم و داواکاریە ڕوون و ڕزگاری بەخشەکانی لە ئاسۆدا بەدی دەکرێت. بەهێزکردنی بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی ژنان، کرێکاران، مامۆستایان، پەرستاران، خوێندکاران، دادخوازان، ژینگە پارێزان و نەتەوەستەم لێکراوەکان و هەروەها لێک نزیک بوونەوە و بەهێزبوونی حیزبە چەپ و کۆمۆنیستەکان دەتوانێت پیلانگێڕیە نێودەوڵەتیەکانی هاوشێوەی ئەوەی کە لە سووریا ڕوویدات پوچەڵ بکاتەوە. هەلومەرجێکدا کە ترسی داڕمان سەرتاپای ڕژیمی داگرتووە، دوو پێویستی جەوهەری لەم بزوتنەوە شۆڕشگێڕانەیەدا زیاتر هەستی پێدەکرێت. لەلایەک هەوڵدان بۆ پەرەسەندنی ڕێکخراوی پیشەیی بەربڵاو لە کەرتە جۆراوجۆرەکانی کرێکاری و کۆمەڵایەتی و هەوڵدان بۆ پەرەپێدانی لێک نزیک بوونەوەی جددی لە نێوان ئەو ڕێکخراوانە و لەلایەکی دیکەوە هەوڵدان بۆ پێکهێنانی جەمسەرێکی سیاسی بەهێز کە بتوانێت دروشمەکان بەرنامە و ئامانجەکانی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە بە وردی گەڵاڵە بکات و ڕێبەرایەتی سیاسی پێشاتەکانی داهاتوو بگرێت ئاستۆ. ئێستا کە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ئازادی خواز و داواکاری تەوەر و عەداڵەت خوازانەی جەماوەر بە ئاشکرا ڕۆچۆتە ناو قوڵایی کۆمەلگا و گزارش لە سەرویست و داخوازی زۆرینەی ڕەهای کۆمەلگا دەکات، ئەرکی سەرشانی جەمسەری سیاسی چەپی لایەنگری ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و دێمۆکراسی کە بۆ شکڵ پێدان بە پەیداویستیەکانی ئالتەرناتیڤی سۆسیالیستی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا تێدەکۆشێت ئەوەیەکە هاوکات لەگەڵ یارمەتیدان بە ڕێکخراوبوون لە خوارەوە هەموو هێزی خۆی لە پێناو گەڵاڵەکردن و خستنەڕووی هەرچی زیاتری ئەو ویست و داواکاریانە بخاتەگەڕ. بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران شەممە 1 بەفرانباری 1403 21 دەسامبری 2024.